سڵاوتان لەبێ بەڕێزان، دووبارە لە سمارت ترێدەر و گرامەلاتان شیکاری بۆ هەفتەی چوارەم و کۆتایی مانگی 12 کۆتایی ساڵی 2023 دەکەین. هیوادارم کە ساڵێکی پڕ لە قازانج و دڵخۆشیتان بەڕێ کرد بێت و ساڵی 2024 سەرەتا و دەستپێکێکی زۆر باش بێت بۆ بەدیهێنانی خەون و ئامانجی تەواوی بازرگانە خۆشەویستەکان. ئێمە لە کۆتایی ساڵدا و لە کۆتا هەفتەی مانگی 12دا کۆمەڵێک سیناریۆ دەخێنە ڕوو بۆ بازار بە تایبەتی بۆ ئاڵتون کە مەرج نییە ئێمە مامەڵی لەسەر بکەین کە دەتوانین وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێنین بە ئومێدیەوەی کە بتوانین بۆ هەفتەکانی سەرەتای ساڵی 2024 سود و قازانجێکی باشی لەوەر بگرین. ئاڵتون بۆم هەفتەیە زۆنێکی بەرزبوونی لە پێشە کە زۆنەکە لە 2049.67 سنت دەست پێ دەکات بۆ 2042. ئاڵتون بە کاندڵی 4 کاتژمێری تا لەسەر ئەم زۆنە بێت احتیمالی ئەوەی هەیە کە جارێکی دیکە سیناریۆی بەرزبوون چالاک بکاتەوە خۆی بگەێنێتە ئاستی 2081. من پێم وایە 2081 کۆتا تارگێتی بەرزبوونەوەی ئاڵتونە، واتە لەو بڕوادانیم جارێکی دیکە 2100 ببینێتەوە یاخود سەروی 2100 ببینێتەوە. ئەگەر بیشی بێنێتەوە ڕەگە بە فلاشێک لێ بدا و زۆر بە خێرایی دەستکاتەوە بەداوەزی. بۆیە کۆتا تارگێتی بەرزبوونەوە لەم ڕەوتە نوێی کە جارێکی دیکە ئاڵتون دەستی پێکردو بەرەو سەرەوە 2081 دەبێت. لەوێەوە پاشان سینارەکانی دابزین چالاک دەبێت. بەڵام ئێمە لێرە ناتوانین بە دیاریکراوی ناوچەیەک دیاریکین، واتە لێرەوە زۆنێک دەستنیشانکەین بڵین لە 2081 دەست پێ دەکات بۆ ئەوەندە ئەبێ کاتێک کە نرخ چووەوێ و کاتە بیکەنە زۆن. بەڵام ئەم زۆنە 2049.67 بۆ 2042 توانای ئەوەی هەیە سیناریۆی بەرزبوونەوەی ئاڵتون چالاک بکات و تارگێتی بەرزبوونەوەش ئاستی 2081 دەبێت. ئێمە بە حکومەوەی کە لە کۆتایی ساڵداین و ئەگەری ئەوەی هەیە کە جوڵەیەکی ناتەبیعی یاخود عەشوایی ڕوو بدات لە بازار، ئەم زۆنەی کە دیاریمان کردووە ئەگەری فیک ئاوتی هەیە، واتە ئەگەری فلاشێک هەیە بۆ خوارۆ لێ بدات، چونکە لێرە ترندێکی بێ زمان هەیە ڕەنگە نرخ تەچێکی ئەم ترێندە بکات پاشان ئەم سیناریۆی بەرزبوونە چالاک بکات. بۆیە دەڵێم کە باشترە تەنها چاودێر بین لەم هەفتەیەدا لەبەرەوەی ئەم ئەگەرانە هەیە ڕوو بدات. ئەگەر ئێمە لێرە بەکرێنیش داخڵ بین ناگوجێ ستۆپ لوز لە خوار زۆنەکە دانین، چونکە حاڵەتی فیک ئاوت ئەگەر هەیە ڕوو بدات بە فلاشێک یاخود ئەگەر کاندڵەکەش داخاتەوە کاندڵی دوایەوە دەستکاتەوە بە بەرزبوون. ئاستی 2027 مان دیاری کردووە ئەگەر کاندڵێکی 4 کاتژمێری بە تەواوەتی و بە پڕی لە خوار ئاستی 2027 دابخاتەوە سیناریۆی گەیشتن بە 2081 بە تەواوەتی پوچەڵ دەبێتەوە و سیناریۆی بەرزبوونەوە بە تەواوەتی لاواز دەبێت ئەگەر کاندڵێکی 4 کاتژمێری لە خوار 2027 دابخاتەوە. لە دوای داخستنەوەی کاندڵێکی 4 کاتژمێری لە خوار 2027 تارگێتی دابەزین ڕاستەوخۆ 2010 دەبێت. بۆیە کە ئاگدار بن کاتێک کە نرخ نزیکیش دەبێتەوە لەم ناوچەیە ئەو کاتێمە ئەپدەیت و گۆڕانکاریەک باز دەکەین. بەڵام 2027 زۆر گرنگە بۆ ئێمە بۆ دۆزینەوەی مەودای جوڵەکانی ئاڵتون بۆ داهاتوو. 2027 دەکەینە چەقی ئاراستەی نرخ لە ئێسادا. لەسەر زۆنەکە وتمان سیناریۆی 2021 لە خوار زۆنەکە ئەم هێڵەمان هەیە، لە خوار هێڵەکە ئەنجار سیناریۆ بەهێزەکانی دابەزین چالاک دەبێت. شیکاری دووەممان لەسەر نازداک کە داواکاری بەشێکی زۆری بازرگانە خۆشەویستەکانە. نازداک هێشتا بە تەواوەتی سیناریۆی دابەزینی چالاک نەکردووە، هەرچەندە لێرە لە ڕۆژی 20 مانگ بینیمان دابەزینێکی زۆر گەورە و فراوانی دەست پێ کرد، بەڵام جارێکی دیکە نرخ گەڕاوەتەوە ئەوێ. من چاوەڕێی گەیشتنی نازداک دەبم بەم زۆنە کە زۆنەکە لە 17100 دەست پێ دەکات لە عەقدی سپۆت، لە عەقدی کۆنتراکت تقریبا دەبێتە 17250 ئەگەر هەڵە نەبم. من پێم وایە لێرەوە نازداک سیناریۆیەکی بەهێزی دابەزین چالاک دەکات و
لەم زۆنەوە دەتوانێت گەڕانەوە بکە بۆ 16450. یعنی ئەم زۆنە هێندە بەهێزە کە توانای هەموو ئەم دابەزینەی هەیە بە نازداک، بەڵام ئەوەی کە جارێ وازەح نییە نازانین نرخ دەچێت ئێرە یاخود پێش ئێرە دەست بە داوازین دەکات. ئەویش وە گوتمان بە هۆکاری ئەوەی کە کۆتایی ساڵە و ئەگەری جوڵێکی ئاشایی هەیە بەپی ئاماژە تەکنیکەکان ئێمە دەبێت چاوەڕێی گەیشتنی نازداک بین بەم زۆنە لە 17100. پاشان لێرەوە دەستکەین بە مامەڵەی فرۆشتن یاخود بە دوای دەرفەتێکی گونجاو و باشا بگەڕین بۆ داخڵبوون بە فرۆشتن بە ئامانجی گەڕانەوە بۆ ئاستی 16450. شیکاری سێمان لەسەر USD CHF واتە دۆلار فرانک کەویش بە هەمان شێوە دەبینین زۆر دابەزینی کردووە. ئێمە زۆنێکمان هەیە لە 0.85 ڕێک دەست پێ دەکات بۆ 0.8350. ئەم زۆنە دەتوانێت سیناریۆ دوورمەوداکانی بەرزبوونەوەی دۆلار فرانک چالاک بکات. بەڵام دیسان دووبارەی دەکەینەوە ئەگەری فلاشێک هەیە بۆ خوار زۆنەکە جوڵەیەکی فیک ئاوت یاخود تیک ئاوت ڕوو بدات لەم ناوچەیە پاشان دەستکات بە بەرزبوونەوە. بۆیە کاتە نرخ دێتە ئێرە ڕاستەخۆدا بێ بکڕین، دەبێت بە دوای دەرفەتێکی باش و گونجاوی داخڵبووندا بگەڕین پاشان بە مامەڵی کڕین داخڵبین. منەوە کاتە لە گروپەکان ئاماژەی پێدەدەم ئەگەر دەرفەتێکی گونجاو دروست بوو بۆ مامەڵەی دوورمەودا ئاماژەی پێدەدەم کە بە کڕین داخڵ بن. یەکەم تارگێتی بەرزبوونەوەش ئاستی 89 دەبێت کە دەتوانێت خۆی پێ بگەێنێتەوە. شیکاری خوێندنەوەکان بۆ کۆتا هەفتەی کۆتایی ساڵی 2023 بەم شێوەیە بوون: دۆلار فرانک، نازداک، هەروەها ئەڵتون. هیوادارم ببێت تەمای سود و قازانج بۆ تەواوی بازرگانە خۆشەویستەکان سەرکەوتوو بێت.